پەرلەمانتارێک یا تاقە پەرلەمانتارێکی وزارەتی ئیسلامی هەوڵت بۆ داوە ئێستا قۆناغیدا چوار ڕەنگە بە 20 پەرلەمانتارەوە بە 17 پەرلەمانتارەوە پشتگیری قسەیەکی جەنابەت بکەن واتە یا پرۆژەیەک گەگەر بە پەرلەمانتارێکەوە بێت بینێ بە 17 پەرلەمانتارەوە 20 پەرلەمانتارەوە بەناوی خوای بەخشندەی میهرەبان هەڵبەتە ئەم دیدارەی ئەمڕۆ لە ڕابردوو ئیشی بۆ کراوە ئیشی دڵسۆزانەی بۆ کراوە هەر سێ لایەنە ئیسلامیکە و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ڕۆڵی بەرچاویانە بۆ تایدا بەڵام ئەبێ ئێمە لایەنە ئیسلامیەکان تەموحمان زۆر لەوە گەورەتر بێ کە ئێستا جەماوەری ئیسلامیان خەڵکی کوردستان بەگشتی ژیانی پێدا تێدەپەڕێنێت پێمان با دەبێت ئەوە سەرەتایەک بێت بۆ ئەوەی ئیسلامیەکان ببنە پرۆژەیەکی نیشتیمانی شەرعی کە تایدا حەق و مافی ئیسلاملێکراوانی کوردستان هەر لە شنگالەوە تا دەگاتە هاوەریەکانی هەڵەبجە و کاکەیەکان و خەڵکی خانەقین و کەرکووک و هەموو خەڵکی کوردستان بەی خۆی بزانن یعنی ئەبێ ئیسلامیەکان بەڕاستی لەگەڵ پابەندبوونیان بە ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵ ئەوەشدا لەسەر شەقامدا پێشڕەو بن ئەبێ بەڕاستی مەسلەی دیفاعکردن لە خەڵک و لە مەزڵومیەت و لە بژێوی خەڵک و شارە نووسی خەڵک ئەوان لە دەست پێشخەر بن و بە عەمەلیشتیاندا ڕەنگ بداتەوە ئەو دیدارە ئیسلامیانە هەڵبەتە بۆ کە پێشتر ئێمە ئەزانین کە لە ڕابردوودا بۆشایی هەبووە فراغات هەبووە بە هەمومان نەماتوانیەوە پڕی بکەینەوە بە هەمومان نەماتوانیەوە فشارێکی زۆر واقعی بین بۆی کەوە لایەنێک یان چەند لایەنێک کە بیانێ بە ئارزوی خۆیان تاوتوی سیاسەتی کوردستان کەن ئێمە ببینە لەمپەرێکی ئیجابی لە بەردەمیاندا لێ نەگەڕێین دەبێت بەڕاستی دیداری ئیسلامی وەکو خەمخۆرێکی زۆر جدی ئێمە کاری بۆ بکەین بۆ ئەوەی کە لە ڕابردوودا بووە دووبارە نەبێتەوە و ئومێد و ئاسۆبینی بە خەڵکی کوردستان ببەخشینەوە کە ئێستا پێمان وایە هەم مامۆستایانی زانکۆ خوێنکارانی زانکۆ فەرمانبەران بەگشتی چین و توێژەکان حاڵەتی نەئومێدیدان هەرچی ئێمە پێمان وایە زۆر قورسە دەبێت هەموو ئەو قسانێک کە لێ دەکران لە وتاری سەرسیدی و میدیاکان تێپەڕێندرێت ببێتە لەسەر ئەرزی واقع ئێمە پیادەی بکەین وەک خۆت باست کرد باس لە زوڵم و ستەم کرد و دیارە سەرکردە باڵەکانیش کە لە وتارەکانی باسییان لەوە کرد کە لە 25 ساڵی ڕابردوودا زوڵم و ستەمێکی زۆر کرا لەلایەن بەتایبەتی یا حکومڕانێکی شکست خواردوو هەبوو لەلایەن و دوو دەسەڵاتەوە کە هەبوو لە هەرێمی کوردستاندا ئیسلامیەکان چۆیانەوەی بەرهەڵستی ئەو نادادیە بکەنەوە کە لە ڕابردوو لە ئێستاشدا هێشتا بەردەوامەوە پرۆژەیان چی هەیە بۆ داهاتووە بەم هاوبەشی ئەتوانن ئەو پرۆژەیە باشە پێک بێنن کە خەڵک دەیەوێ عادل بێت ئێمە ئێستا دەبێت ئەو پرسیارە وەڵام دەینەوە هەموو خەڵکی کوردستان لە هەموو ئەو قۆناغانی کە دێنە پێش هەڵی ئیسلامیەکان بۆ یەکنین خۆ ئێمە یەکین لە ئەساسدا بەڵام خەڵک چاوەڕێشتی گەورەترمان لێ دەکا بەڵێ ئێمە گەهومان یەک بین پێم وایە جەماوەری کوردستان جەماوەرێکی ئەسیلە جەماوەرێکە کەمتر لەو 25 ساڵی ڕابردوو تەئسیراتی ئەفکاری ئەو لاولاو ئەفکاری پەراگەندە و ئەفکاری نامۆی قبوڵ نەکردووە ئێمە بتوانین وەکو چۆن پرۆژەیەکی ئاینین پرۆژەیەکی نیشتیمانی نەتەوەی بین بۆ تێک ڕایگەلی کوردستان بەڵێ ئەتوانین ببینە جێ ئومێدی هەمووان و ڕوبەڕووی هەموو ئەو سەمانە بینەوە کە لە خەڵکی کوردستان دەکرێت بۆ بابەتەکانی تریش بۆ مەسەلەی پرۆژەی سربەخۆیی لایەنە ئیسلامیەکان پرۆژەیان هەیە بۆچی خەڵک پێش ئێمە بکەوێت بۆچی ئێمە زەقی نەکەینەوە بۆچی ئێمە مەسەلەی سربەخۆی و ڕفراندۆم و دوای مەسەلەن بەگەڕخستنەوەی دام و دەستگای یاساییەکانی و دام و دەستگایەکانی تر هەرێمی کوردستاندا بۆ ئێمە سەرقافڵە نەبین بۆ ئێمە چیتر بۆ ئێمە لەمبەر لە بەردەمتانە هەیە بۆ سەرقافڵە نابن لەگەرنەوە پرسیارە لە خۆت ئەو پەرتەوازەیی هەیە ئێمە ببینە یەک بەڕاستی ئێستا لە هەمان کاتدا سێ لایەنە ئیسلامیەکان هەریکیان تاریخێکی خۆی هەیە پێمان وایە پێویستی بە تەصفیەدان هەیە پێویستی بە قوربانیدان هەیە پێویستە یەکێک لەو سێسەکەتە ئیسلامیانە ببنە سوڵتان سەلاحەدینی ئەیوبی بەڵام بە پێی واقعی ئێستا پێی گونجانی ئێستا پێمان وایە چۆن خەڵک لە دوای سوڵتان سەلاحەدینی ئەیوبیەوە کاروانی گرتبوو هەر لە تورکمان و حتا کریستیانەکان و مسلمانان و خەڵکی تریش بە هەمان شێوەزە خەڵک تینووی ئەوەیە بوونی قیادەیەکی جەری کە بە عاقلانە بە هۆشمەندانە بە دیندارانە بە نیشتیمانیانە پێشڕەوایەتی خەڵک بکە بۆی خەڵک لە هەموو زەلکاوی نائەدالەتی و نائومێدی و بەشمەلێتەیەکی ئێستا بۆ خەڵک ڕەخساوە ڕزگاری بکات. بەخشی دیارە بینەرانی عزیز بەشێک لە
لەو تەوەرانی کە لە پرۆژەکەی هەیە پەروەردە و بانخوازی هەیە کە لێرە یەکێک لە مامۆستایانی ئاینیم لەگەڵا من لەمەوێ زیاتر لەو دوو ڕۆ لەگەڵ مامۆستایانیەکە قسە و گفتوگۆ بکەم. مامۆستا ئەگەر بکرێت تەشریف بێین تێرە. زۆر سپاس مامۆستا بۆ دەرفەتێکەوە بەخشین مامۆستا ئەحمەد. مامۆستا بەشێک لە لەو ڕۆژنووسی کە هەیە ئەمڕۆ گفتوگۆی لەسەرەکەن پەروەردە و بانخوازیە. ئیسلامیەکان لە ڕابردوودا پەروەردەیەکی جیاوازیان هەبوو کە لە یەکتر جیاواز بێت بەڵام لە هێڵی گشتی لایەنەدا یانەوەیەکی بخەنەوە. بەناوی خۆی بەخشندەی مێهرەبان سوپاسان دەکەم بۆ ئەم دەرفەت و دیدارە. دیارە ئێمە وەکو زانایەکی ئاینی بەشدار بووین لە دیداری ئیسلامی و بۆ ڕێخستنەوەی کاروباری مسلمانان کە ئەوە هەم ئەرکێکی شەرعیە هەم ضرورەتێکی